فەرمێ وەخالق الناس بخلق حسن لەگەڵ خەڵکیدا بە ڕەوشتێکی جوان مامەڵە بکە جوانترین مامەڵە لەگەڵ خەڵکیدا ئەوەیە مسلمانان تۆ خۆت پێت خۆشە چۆن خەڵکی لەگەڵتا مامەڵەکەن ئەبێ خۆتیش ئاوابی چێ لە ئێمە پێی خۆشە خەڵک عەبوز بێ بەرامبەری چێ لە ئێمە پێی خۆشە خەڵک غیبەتی بۆ بکا بوتانی بۆ بکا باسی ناموسی بکا خەڵک لەکەداری کە کەس پێی خۆش نییە کە پێت خۆش نەبوو نابێت توش بەرامبەر خەڵکی وابی ناکرێ مسلمان بیت و ئەوە ڕەوشتت بێ ناکرێ ئەهلی مزگەوت بی و ئەوە ڕەوشتت بێ ناکرێ مانجێ بە ڕۆژوو بێ سەرەتای ڕۆژی جەژنە دەرگا داخستۆ بۆ چونکە کەسانێ دێنە لاتەیانە سوڵحکەن ئاشتەوایتە لەگەڵ تا قسە بکەنەوە ئەوە ڕۆژتی مسلمان نییە بەداخەوە پیاوچاکانیان فەرموو جیماع الخەیر کۆکراوەی خەیر لە کەسێکە کەسێکی چار ئەگەر کەسێکی جار بێ ئەبێ چۆن بێ الصدق مع الخالق وحسن الخلق مع الخلق ئەیان فەرموو کۆکراوەی چاکە لە کەسێکە ئەوەی لەگەڵ خوای گەورە ڕازگۆ بێ ئەها متەقی بێ پاشان لەگەڵ خەڵکیدا ڕەوشتی جوان بێ دەی جوانترین ڕەوش جوانی ئەوەیە تۆ ئێستا ئاشتەوایتی لەگەڵ هەموو کەسێکە ئەوە ڕەمەضان ڕۆژ ئێمە بەردەوام ئامۆژگاریمان کرد خەڵکینە لەخوا بترسن خەڵکینە ئاشتەوایتن خەڵکینە سوڵحتن ڕەمەضان تەواو بوو دەی جەژنە کەی ئەیتەی کەی ئاشتەواییەکەی ڕەمەضان چی گۆڕی لە تۆ تەنها ئەوە نەبێ بڵێ مانجێت ماگرد و کۆتایی هات خدا دەزانێ مینە مانجێکی تریان نا بۆیە مسلمانان با ڕەوشتمان جوانتین لەم